گەورەترین مۆڵ لە شاری سلێمانی نزیکەی 140 میلیۆن دۆلار بۆ دروستکردنی مۆڵێکی گەورە و جیاواز. بەردەوام نزیکەی 400 کەس کاری لە بونیادنانی کردووە. لە کۆتایی مانگی 11 ئەم ساڵدا تەواو ئامادە دەبێت و دەکرێتەوە. بیرۆکەی نوێ و دیزاینێکی جوان. فامیلی مۆڵێکی دیکە لە باشووری کوردستان، فامیلی مۆڵی سلێمانی. لە شاری هەولێر و دووەک مۆڵی گەورە گەورە هەن و خەڵکی بۆ کڕینی پێداویستی و بەسەربردنی کاتێکی خۆش سەردانیان دەکەن. بەڵام لە سلێمانی وەکو پارێزگا کە بە گەورەترین پارێزگا دادەنرێت لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە مۆڵێکی گەورە و دیاری لێ نەبوو کە گشت بەشەکانی تێدا بێت لە سوپەرمارکێتی خواردەمەنی و دوکان و براند و زۆر بەشی تایبەت و جیاواز بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. بۆ لەلایەن کۆمپانیایەکی گەورەی شارەکەوە بیر لە دروستکردنی مۆڵێکی گەورە کرایەوە. مۆڵێک کە ناو و دیزاین و قەبارەکەی گەورە و بەناوبانگ بێت. بۆیە دروستکردنی فامیلی مۆڵ لە سلێمانی بڕیاری لێدرا. شاری سلێمانی یەکێ بوو لەو شارانەی کە نوقسانیەکانی کەتیا بوو ئەوە بوو کە مۆڵێکی گەورەی تیانە بوو. یعنی شتێک بوو کە زۆر لەم مەرحلەی ئێستا بە شارەکە بەرەوتەوە سوعێکی زۆر ڕۆیت، نسبەتی سەکەنیەکەی زیایی کرد. لەو مەرحلە بۆ بەرهێنەرەکان یعنی یەکێ لە بەرهێنەرەکان گەشتەوە قەنەعەتی کە زۆر زەڕورە مۆڵێکی تیا بێت. بەنسبەت هێنانی فامیلی مۆڵ بۆ سلێمانی یەکێ لە نقطە گرنگەکانی هێنانی فامیلی مۆڵ بۆ سلێمانی ئەوە بوو وەکو شاری سلێمانی مۆڵی تیانە بوو. ینی مۆڵێکی تیانە بوو لەو مستەوایە و لەو گەورەیە و ئەو براندانە لە خۆی کۆکاتەوە. حتا گەشتی وای لێ هاتە بوو بۆ لەوانێت لە خۆ بۆ دەست پێ بکەم جاری وەها بۆ چوومەتە هەولێر بەس بۆ فامیلی مۆڵ بۆ بازارکردن و گەڕان و کات بەسەربردن و گەڕاومەتەوە. ئەمە ئێستا کە هێنانی فامیلی مۆڵ بۆ سلێمانی لە ڕووی بازرگانیشەوە سوودێکی زۆر تایبەتمەندی ئەبێ لە بەروی خەڵکی سلێمانی ئیتر پێویست ناکات بچێت بۆ فامیلی مۆڵی هەولێر بۆ بازارکردن. جگە لەوەش ئەبێتە یەکێ لە نقطەکانی ڕاکێشانی خەڵک لە جنوب و وەسەتی عێراقەوە بۆ بازارکردن لە فامیلی مۆڵی سلێمانی. فامیلی مۆڵ یەکێکە لە پرۆژە استراتیجیە و جوانەکانی شارەکە. بەڕاستی دایما بیرم لەوە کردەوە کە مەسەڵەن بۆ فامیلی مۆڵ لە هەولێر هەبێ بۆ لە سلێمانی نەبێ. ئەبێ بە ئایکۆنێک بۆ شارەکە، چ لە ڕێی جوانیەوە، چ لە ڕێی دیزاینەوە، چ لە ڕێی خزمەتکردن بە خەڵکەکەەوە. فامیلی مۆڵی سلێمانی لەسەر شەقامی 6 مەتری دروست کراوە. ڕووبەرەکەی بە پارکی مەولانەی تەنیشتیەوە نزیکەی 202,000 مەتر چوارگۆشەیە. کاری دیزانی لە دەرەوەی باشووری کوردستان و لە ڕێگەی ئەندازیاری بیانیەوە بۆ کراوە. چەند جارێکیش لەلایەن دیزاینەر و ئەندازیاری کۆمپانیای جێبەجێکارەوە دەستکاری کراوە بۆ ئەوەی مۆڵێکی جوان دروست بکرێت بۆ خەڵکی شاری سلێمانی. کاک میران چەند مەتر چوارگۆشە بیناتان هەیە؟ ئێمە بە کۆی گشتی هەموو قاتەکان نزیکی 220,000 مەتر دووجا بینامانەیە. پارکینەکان و بەم زەمینیە قاتی VIP. ئەمە زەمینیە زەمینیە بەڵێ. دوو نۆمیش لە سەر وترە
لەسەر و ئێرە دوو نهۆمیکەمان هەیە لەگەڵ نهۆمی VIP. نهۆمێک VIP و بۆ ڕێستۆرانت و شتە لە دیوی دەرەوە. دوو نهۆمیش لە ژێر زەویە کارپارکە شوێنی ڕاگرنی ئۆتۆمبیلمان هەیە وانێ شێوازی ستراکچەری بیناسازیەکەتان چۆنە؟ وەکو ستراکچەری بیناکەمان بڵێن ژێرەوەی بناغەکەی فاوندیشنەکەی ڕاف فاوندیشنە حەسیریە سیستمی کۆڵۆم و جسرە بەڵام لە سلابەکانە سیستمێکی تازەی تایە کە بەکارمان هێناوە سیستمی پۆستێنشنە ئیسفادی ئەم سیستمە ئەوەیە کە شیشی کەمتر بەکارێت وەکو لایانی اقتصادی و جسریش لە بینی پایەک بۆ پایەکتر کەمتر بەکارێت ینی ئێمە لەو ناحیەوە ئیسفادەمە لێ زۆر باش دابشکردنەکەتان چۆنیە ئیسا بۆ منە لەم نهۆمە خەڵک چی دەبینێت؟ لەم نهۆمە ئێمە بڵین دابشکردنیشی وامان نەکردووە کە بڵێ نهۆمێک تایبەت بێ بە فعالەتێکی معەن ینی بڵێ ئەم نهۆمە بەس ئەو شتێکە بۆ ئەو شتێ بڵێ دابشمان کردووە بۆی بە هەموو شێوەیەک خەڵکەکە سوڕێتەوە بەناو مۆڵەکە بۆ نمونە لەم قاتەیە ئەو تایبەتمەندیانی کە تایەتی یەکەم ئەمە بڵین کە کراوەترین شوێنی مۆڵەکەیە ئەکرێت بە شوێنی ئیڤنت بە شوێنی کۆنسرتی بچووک بە شوێنی کۆبوونەوەی بچووک بەرنامەی تیا پێشکەش بکرێ ئەمانە هەموو مەجای ئەوەی تایە چونکە مەسافەیەکی بەرفراوانمان هەیە لێرەوە ئایسکەیتینمان هەیە کە یاری سەر سەهۆڵە کە ئەمەش شتێکی تازەیە بۆ ئێرە شتێکی زۆر خۆشیشە بێ بۆ خەڵک تەسەوڕەکەم لێرە دەبێت پانتایەکی چەندە؟ پانتایەکەی نزیکی تقریبان 280 مەتر مربع باشە بڵێن وەکو مەساحەکەی دیزاینکردنەکەی وەکو جێبەجێکردنەکەی وەکو بەڕێوە برنەکەی لەلایەن شەریکیشی ئەڵمانی کە بڵێن سپۆر لە بوارەیە تایبەتە لەو بوارەیە ئەوان کردویانە شەریکی ئایس بیزنس ئەوان هەموو ئەوە شوێنی خلیسکانی سەر سەهۆڵ چواردەوریشی هەمووی دوکان و بازاڕە ئێرە شوێنی ئیڤێنتە لەم لاوە چی هەیە؟ لەم لاوە ئەم نافورێمان هەیە کە ئەم نافورەیە پێڵێن دانسینگ فاونتین باشە ئەمە بڵێن نافورەیەکە لەگەڵ مۆسیقا دانسەکە بە ئینارەوە لەگەڵ ڕیتمی گۆرانیەکەیە ئاوازی گۆرانی و موزیکەکە یاری دەکەڵێ دیزایانی مۆڵەکە جیاوازە زۆر سوود لە ڕووناکی سروشت وەرگیراوە بە چەشنێک لە ڕۆژدا تیشکی ڕووناکی دێتە ژوورەوە و گەرمیەکەی نایەتە ژوورەوە لەبەر بەکارهێنانی جام و شوشەی جۆری لۆئی مۆڵەکە لە 3 نۆم پێک هاتووە لەگەڵ 2 نهۆمی گەراج کە گەراجەکەی بە تەکنۆلۆژیای نوێ بەڕێوە دەچێت نزیکەی 2000 ئۆتۆمبیل جێگەی دەبێتەوە کاک میران 1900 ئۆتۆمبیل جێگایە بێتەوەنیە هەر کەسە و شوێنیشی بۆ دیاری کراوەنیە هەر کەسە و شوێنی بۆ دیاری کراوە هەر کەسێک کەیەتە ژوورەوە بڵێن ئەم سیستمی کە تایەتی ئەم گڵۆپە سەوزێکی سا بەسەرمانە بەڵێ ئەمە پارکینگ سیستمە پارکینگ سیستم چییە لە هەر شوێنێک کە جێی سیارە هەیە ئەم گڵۆپان و سێنسەرانە لەسەرێتی ئەم سەوزەکەی بەردەممان دەبێت سوور بێوانە کە وەستای دوای پارکردنەکە سوورە بێ سوورە بێ ئەمە ئێستا بۆ نمونە ئێمە لێرە ئۆتۆمبیلمان ڕاگرت بەڵێ گڵۆپێکیشی لەسرە سوورە بێت وانە بەڵێ پێشانیەوە دەدا کە خەڵک لێرە ئۆتۆمبیلی ڕاگرت و پێویست ناکە هەوڵی ڕاگرتنی ئۆتۆمبیل بێ کاتێک شۆفێر دێتە ژوورەوە و هەوڵی ڕاگرتنی ئۆتۆمبیل دەدات ڕاستەوخۆ گڵۆپەکان دەکەوێتە بەرچاوی شۆفێرەکان ئەگەر گڵۆپی سەوزیان بینی واتە لەو ڕیزە شوێنی ڕاگرتنی ئۆتۆمبیل هەیە لە کاتێکی ترە بۆ نمونەی ئەمە 1900 ئۆتۆمبیل لێرە دەوەستێت لەم کارپارکەیە خوا نەخواستە هیچێک جگەرەیەکە شتێکە ئاگریەکە هەمووی ئۆتۆمبیلە بەنزینە خەڵک هاتو چووەکە چیتان کردووە بۆی بە یەک کات خوا نەخواستە گەر شتێک بوو 1900 سیارە 1500 سیارە تووشی سووتان نەبێت بەڵێ ئێمە لێرە لەناو پارکینەکە بێزگە لە ئەم سیستمی وەستانی پارکینەکە سیستمی فایرفایتینمان هەیە و سیستمی فایر ئەلارمان هەیە و سیستمی سمۆک دیتێکتەرمان هەیە بەسیترین
دووکەڵ دروست ببێت یان بەسیترین ئاگر بکرێتەوە ڕەبتە بە سیستەمی BMS-ەوە باشە بیلدینگ مانجمنت سیستەمەکە کە ئەمە ئەتوانین بڵین عقلی بیناکەیە لە هەر شوێنێک لە هەر نقطەیەک کێشەیەکە بێ ئەم خۆی ئیعازەیە لە ڕووی لە شاشەیەکەوە تەحکومی پێوەکری هەمووی زیاتر ئەمانە لە بینایی زۆر گەورەیە چونکە کۆنتترۆل ناکری یەکێک دایمە بگەڕێت چێکی شت بکاتەوە ئەبێ هەمووی بە سێنسەر بێ و هەمووی وەکو عقلێک لە ڕووی شاشەیەکەوە تەحکومی پێوە بکرێت ئەمیش لێرەوە هەم ئازایە بە BMS بە سیستمی BMS کە ئەڵێ لێرە مشکلەیەکەیە سمۆکێکە شتێکەیە دوو نظامی فایرفایتی نیتیایە کە ئەو شوێنە سپرینکلەرەکانە تەقن ئەگەر ئاگر بێت و گەشتە ئەوین بێ سپرینکلەرەکانە تەقن ئاگرەکە کوژێنێتەوە ئاویەتە خوارەوە ئاوێتە خوارەوە دووکەڵ کێشیشی تێدایە بەڵام بە سیستەمێکی فانەکان پانکەکان هەوا بۆ یەکتریان نێرن بەڵێ سیستمەکەی ئێرە ئەوەیە سیستمی دەکتین نەکراوە بە سیستمی جێتفان کراوە باشە ئەم جێتفانانە ئەمانیش لەسەر سێنسەر ئیشەکەن هەر کاتێ گازی دۆمۆکسیدی کاربۆن زۆر بوو لە ناوپارکەکە ئەوان ئۆتۆماتیکی ئیشەکەن سانسۆریان پێوێ ڕێژەی گازەکە پێوەن ڕێژەی گازەکە پێوێ کە CO2 زۆر بوو ئەمان داگیرسێن ئەم جێتفانانە دووکەڵەکە ئەگوازنەوە بۆ یەکتری گازەکە و لە دەری دەرەوە لەسەر شەفتەکان جێتفانی گەورەترمان هەیە کە ئەم جێتفانانە هەوا پیسەکە هەڵەمژن و ئەیکەنە دەرەوە لە ڕێی شەفتەکانەوە ئەو شوێنەی فامیلی مۆڵی لێ دروست کراوە لەبەر بەرز و نزمی شوێنەکەی واتە تۆپۆگرافیاکەی وای کردووە دەرگاکانی هات و چۆی لە نهۆمی زەمینی و نهۆمی یەکەم بن چەند شەقامێکیش بە چواردەوریدا بە بەرزی جیاواز هەبن لە پشت مۆڵەکەشەوە پارکێکەیە کە پێی دەوترێت پارکی مەولانە پارکەکەش بە هەمان شێوە بەرزی و نزمی تێدایە ئەو دوو ڕێستۆرانتی کە دەکەونە نهۆمی کۆتایی فامیلی مۆڵ دەڕوانن بەسەر پارکەکە و دیمەنی ناو شاردا تەواوی فامیلی مۆڵ لە وەرزی هاویندا لە ڕێگەی چیلەرەوە سار دەکرێتەوە ئەویش بە سارکردنی ئاو و ناردنی بە بۆری بۆ ناو مۆڵەکە ئاوە ساردەکە هەوای بەردەکەوێت و تەواوی مۆڵەکە سار دەکاتەوە ئەم جۆرە سارکردنەوەیە بە تەندروستترین شێوازی سارکردنەوەدا دەنرێت بۆ مرۆڤ لە زستانیشدا لە ڕێگەی ئاوی گەرمەوە مۆڵەکە گەرم دەکرێتەوە کاگەیان ئەم نهۆمە چەند مەتر چوارگۆشەیە ئێمە هەموو نهۆمەکانمان تقریبا مەساحەکانیان وەکو یەکوان 38,000 متر مربعان کەواتە هەر نهۆمێک نزیکەی 38,000 متر مربع بەڵێ ئێستا لەم نهۆمەی کە ئێمە تێداین چی تێدا دەبێت ئەوەی کە لەم نهۆمە هەیە بە تایبەتی و تایبەتمەندی هەیە ئەوەی ژەوەیە کە هایپەرمارکێتی کارفوری تایە هایپەرمارکێتی کارفور ئەتوانم بڵێم یەکێکە لە هایپەرمارکێتە زۆر بەناوبانگەکان لە جیهانە باشە کە ڕووبەرەکەی ئەوەی سلێمانی 10,000 متر مربعە 10,000 متر چوارگۆشەیە 10,000 متر چوارگۆشەیە لەوەی هەولێر و دووە گەورەترە بە تاکید تۆ کارفور ئەبێت بە دوکانی گەورەگەرەوە ئەمە ئەم سێ نهۆمی بێزگە لە پارچینەکانمان هەمووی شۆپینەکانن بڵێن دوکانە گەورەکان لەم بەسەرم نهۆمانەیە دابەش بوون و ئەم نهۆمە لە هەمویان سەرێکی ترە چونکە دوو مەدخەلی سەرێکی لەسرە مەدخەلێکی جانبیمانەیە مەدخەلێکیشمانەیە کە نزیکە لە پارکی مەولانەوە ئێستا ئەو دوکانانە بەرەبەری تەواوبوون وانە کەسەوە بۆ خۆی بەڵێ دیزاینێکەوەنیە بەڵێ لە سیستەمی بەکرێیانی ئێرە وایە کە هەر کەسێک دوکانەگرێ بەکرێ دیزاینکردنی لەسەر خۆیەتی جێبەجێکردنی لەسەر خۆیەتی بەڵام ئەو شوێنانی کە ڕەبتە بێتەوە بە ئێمە مقڕڕین و ئەو ماوادانەشی کە بەکاری هێنێ ئێمە هەر ئەوە لەلایەن ئێمە ئەپروڤ بکرێت لەبەر مۆزوعی سەیفتی و ئاگر و دوکانێکی وەکو دوکانە زۆر گەورە نیە و زۆر گشتکەش نییە
فایرفایتینگ و فایر ئەلەرم و ئەو شتانی بۆ بەڵێ دانراوە ئەو ستاندەرانەی کە ئێمە لە مۆڵەکە بەکارمان هێناوە ئێمە گایدێکمانێ پێوتە فیتاوت گایت هەموو ئەو ستاندەرانەی کە ئێمە بەکارمان هێناوە بۆ مۆزۆی سەیفتی بۆ مۆزۆی ئاگر بۆ مۆزۆی کارەبا میکانیکە موشتەکان بەپێی ئەو فیت ئاوت گایدە ئەڕۆبەڕێەوە هەر ستاندەرێک ئێمە بەکارمان هێنابێ هەر ماوادێک ئێمە بەکارمان هێنابێ ئەوەی ئەو ئەگەر باشتر بێنێ مەقبولە بەس لەوەی ئێمە خوارتر بێنێ کوالیتەکەی مەقبول نییە زۆر باش ئێوەیسا چیتان کارەباتان داوەتێ ئێمە خەتێکی کارەبای عینێ خەتێکی بۆری فایرفایتینی عینێ لەگەڵ سەعاتی بۆ دانی بۆی ماگانە بزانین ئەم کەسە ئەم دوکانارە چەندێک کارەبا و خەدەماتی ئێمە بەکارێنێ ئیتر تەوزیعاتی بڵین فایرفایتینی خۆی ئیناری خۆی ئەم شتانە خۆی دابەشێکا بەپی ئینتیریەر دیزاین و خەرایەتی معماری خۆی بەڵام لەژێر کۆنتڕۆڵ و چاودێری لەژێر کۆنتڕۆڵی ئێمە بۆ یەکەمین جار سوپەرمارکێتی کارفۆر لە سلێمانی لە ناو فامیلی مۆڵدا دەکرێتەوە کە بەکردنەوەی دەبێتە گەورەترین سوپەرمارکێتی کارفۆر لە باشووری کوردستان و عێراقدا هۆڵی سینەما و شوێنی خلیسکێنە لەسەر بەفر چەند شوێنێک بۆ کات بەسەربردننی منداڵان و کافتریا و ڕێستۆراند و خواردنی خێرا و دوکان و کۆگای گەورە و زۆشتی دیکەی سەرنجڕاکێش فامیلی مۆڵی سلێمانی توانای پێشوازیکردنی زیاتر لە 7,000 کەسی هەیە لە ڕۆژێکدا. کاتێک بە شەقامی 6 مەتری سلێمانیدا دەڕۆی لە نزیک فامیلی مۆڵ بە هەر لایەکیدا بڕۆی دەبێت تەماشای ئەم فامیلی مۆڵە تازەیە بکەیت. لەبەرەوەی دیوارەکەی کە 1900 مەتر چوارگۆشەیە بە مادەیەکی جیاواز داپۆشراوە ئەم مادەیە ئەلەمنیۆمێکی زۆر تەنکە یەکەمین جارە لە باشووری کوردستان و ناوچەکەش تەنانەت لە وڵاتی تورکیاش دەڵێن ئەم دیزاین و ئەم شێوازە فەسادە واجی هەیە بەکار نەهاتووە. دیزاینەری ئەو کەسەی کە دیزاینی ئەم فامیلی مۆڵی داناوە پرسیوێتی لە سروشتی ناوچەکە و توانە سلێمانی بەردەوام شنە با و ڕەشەبایەکیە بیری لەوە کردوێتەوە کە شتێکی تایبەت بکە بۆ سلێمانی ئەویش لە ڕێگەی بەکارهێنانی ئەم پارچە پلێتە ئەلەمنیۆمە تەنکانەوە کە هەوایەکی زۆر کەمیش دەیان جوڵێنێتەوە کاتێک هەوایەکی زۆر کەمیش دەبێت ئەمانە دەجوڵێتەوە بۆیە کە بەلای فامیلی مۆڵدا دەڕۆی هەزەکەی دیوارەکە هەمووی لەگەڵ تا دێت بە هەر لایەکیدا بڕۆی هەزەکەی دیوارەکە لەگەڵ تایەتەوە ئەو ئەلەمنیۆمە بچووکانە 18 سانتیمەتر پانێکێتی 40 سانتیمەترش درێژەکەیەتی کێشیان زۆر کەمە لە ڕێگەی دوو برغوەوە کە لە شێوەی برغون بە دیوارەکە نووسێنراون بە گۆشەیەکی زۆر کەمیش 15 پلە بۆ ناوە 15 پلە بۆ دەرەوە یاریەکەن لە کوردەواریدا کاتێک دەغڵودان پێدەگات کاتێک کە گەنم پێدەگات هەوایەکی کەم دێت شنەبایەکی کەم دێت پێی دەڵێن کەروێشکە بە ئەمیش بە هەمان شێوەی کەروێشکە باەکەیە وا دەزانی گەنمە زۆر بە شێوەیەکی جوانیەت و ئەچێت دیمەنێکی زۆر جوانی داوە بە فامیلی مۆڵی سلێمانی 1900 مەتر چوارگۆشەیان هەیە لەم پلێتە ئەلەمنیۆمیانە. کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە کۆمپانیایەکی خۆماڵیە و فامیلی مۆڵی بە باشترین و ستاندەردی جیهانی تەواو کردووە. جگە لە دیمەنی جوانی ڕۆژی فامیلی مۆڵ زۆر گرنگی دراوە بە دیمەنی شەویش بە چەشنێک کە فامیلی مۆڵ هەمیشە جوان دەبێت. جاران ئەو شوێنانی کە ئێستا بۆتە جێی سەرنج بۆ نمونە ئەو ڕووناچینە قوبەکە ئەو ڕووناچینە و سکایلایتەکە ئەو ڕووناچینە و پەنجەرە قەوسەکان ئەمانە هیچ بیری لێ نەکرابوو کە هیچ ئینارێکی تیا دابنرێت ئەو لایتینی کە لەسەر واجیهەکان دانراوە ئەو ڕووناچی کە ئەیا لە فلاپەروەڵەکان حرەکاکە ئەمانە هیچی بەڕاستی بیری لێ نەکرابوو ینی بە ڕۆژ فلاپەروەڵەکە ئەو هینە جوانی هەیە ئەم کولفە زۆری تێچووە گوناه بوو ئێمە لە شەوا بیشارینەوە ینی وا حسابی بۆ کرابوو کە ئەو گڵۆپەی کە دانرێ بۆ جادەکان دوو پارچە بێ پارچەیەکی جادەکە ڕوونام بکاتەوە پارچەیەکی بیا لە
فەسادەکەی ئێمە فلاپەر وەڵەکە ڕوونا بکاتەوە کە ئەمە ئەو ئیفێکتە نییە کە چاوتێری لێ بخۆ. بەڵام ئێستا بڵین هەمووی لە ڕێی شەریکەیەکی پسپۆڕی بواری لایتینەوە هاتین هەموو بینەکانمان ڕیدیزاین کردەوە، هەموو کارەبایی دیکۆرەیتیڤی بیناکەمان ڕیدیزاین کردەوە بە هەڵبژاردننی جۆری ڕووناچیەکان بە چۆنێتی دانانیان بە دیاریکردنی قووەتەکانیان ئەمانە هەموو لە ڕێ و شەریکەوە کرا کە هەمویان بە سریدی و بە ئەنیمەیشن بۆ ڕسم کردوین و ئێمەش بڵین ئەپروڤمان ناوە لەسەری. ئێستا شتێکی ترە. ئەم گومەزەت لە هەر شارێک بینی مانای وایە فامیلی مۆڵی لێ. ئێستا ژمارەی فامیلی مۆڵەکان بەکردنەوەی ئەم فامیلی مۆڵەوە لە باشووری کوردستان دەبێتە 3 دانە. ئەم فامیلی مۆڵە دەڵێن گومەزەکەی یەکێکە لە گەورەترین گومەزەکان. ڕێژەیەکی زۆر شوشەیان تیا بەکارێناوە، بە شەوانیش دیمەنێکی زۆر جوانی دەبێت لەبەرەوەی زۆر گرنگیان داوە بە ڕووناکی ئەم گومەزە. لایتینگی ئەم پرۆژەیە بە تایبەت کراوە کە لە ئاسمانەوە لە شەودا دیمەنێکی زۆر جوانی دەبێت. فامیلی مۆڵ جگەلەوەی کە دیمەنی پایتەختی کوردستان و سلێمانی و دۆکی جوانتر کردووە، سوودێکی زۆر گرنگی هەیە. فامیلی مۆڵ لە هەر 3 شارە گەورەکەی باشووری کوردستان، هەولێر و سلێمانی و دۆک لە شوێنێکی وا دروست کراون و بنیاد نراون کە پێشبوونی فامیلی مۆڵ ئەو شوێنانە بە شوێنێکی لاچەپ و کەم خزمەتگوزاری دانراون. بەڵام بە تەواوبوون و کرانەوەی فامیلی مۆڵەکان جموجۆڵێکی زۆر دروست دەبێت و دیمەنی ناوچەکە زۆر جوانتر دەبێت و خزمەتگوزاریش زیاد دەکات. دوکان و هوتێل و گشت سێکتەرەکانی دیکەی دەوروبەریان جوڵەیەکی زۆریان تێدەکەوێت. بە معنای کەلیمە فامیلی مۆڵە بۆ نمونە، یعنی بۆ فەرقەکەی ئێمە لەگەڵ مۆڵەکانی ترا لە چیایە؟ بۆ نمونە مۆڵەکان هەر ئەوە نییە بۆ نمونە خەڵک بێ بۆ بازارکردن و گەڕان و ناخواردن. جیاوازی فامیلی مۆڵ لەگەڵ مۆڵەکانی ترا لەوەیە مەشمعەشتی تریتیایە کە بۆ هەموو ئەندامانی خێزانەکە، بۆ نمونە سینەمای تایە، بۆ نمونە گەیمین سنتەری تایە، شوێنی یاریکردنی مناڵانی تایە لە 2 ساڵەوە تایەتی هەتا 12 ساڵ، بۆڵینی تایە، ئایسکێتینی تایە. ئەم هەموو فاسیلیتی تایە کە یعنی بوو هەموو ئەندامەکانی خێزانەکە نەک جگە لە بازارکردن و لە هایپەرمارکێت و لە مەتاعیم و لە ڕێستورانت. ئینشەڵڵا لە بەرنامەیە هەیە لە 24/11 ئیفتتاحەکەی بێت. لە 24/11 کارفور ئەکرێتەوە. لاندمارک گروپ کە مەجموعەیە براند دەخۆیەگرێ وەکو هۆم سنتەر، سنتەر پۆینت، ماکس، شو ئەکسپرێس، ئەمانە هەمووی بە مەساحەی زۆر گەورەن ئەمانە ئەکرێتەوە. مەجموعەیە براندی ترمان هەیە بارسوسە، سۆهۆیە، فلۆیە، ئەم ئێڵسی وەکیکیە، دیفاکتۆیە، ئەمانە هەمووی ئینشەڵڵا لە 24/11 وا بڕیارە فامیلی مۆڵ لەگەڵ شار و شارۆچکەکانی باشووری کوردستان دروست بکرێت. لە پلاندایە فامیلی مۆڵی داهاتووش لە شاری هەڵەبجە دروست بکرێت.